وڵای داواکاریمان ئەوەیەوە چەندین ساڵە داوا ئەکەین ئەم قەسابخانەیە بخرێتە شوێنێکی دوورەوە، ینی لە شوێنێکا دانرێت کە شوێنی نیشتەجێ نەبێ. هەموو قەزاکانی جەگەر هەیەیان بە سەڵبڕخانە بردیان دەری شارەوە. ئێستا ئەمە کەوتوتە ناو قەرەباڵەخیەک و شوێنێکی چەقی دانیشتوانە کە تەسویری شوێنەکە بکەی بە چواردەورە هەمووی ماڵە شوێنی سەکن و دانیشتوانە هەمووی مناڵمان هەیە. جاری وایە ئەوە چەندین دەرجاوەمان کردووە لە پارێزگار لە قایمقام لە جێتی بەیۆنیدار لە شارەوانی هەمومان ئاگدارمان کردوون تۆ چەندین چونتە لایەن داوامان لێ کردوون کە دووری خەنەوە لەم ناوە، بەڵام ناتون بەدەم داواکارەکان بەپی پێویست شەو لە خەوان مناڵمان کە وڵاخی هینێنن تەواو نییە بڵێن دەرەچێت لە دەستیان بە فیشەکەی کوژنەوە. جاری 6 فیشک 7 فیشەکی لێن مناڵ وە ئەزانن لە جەبهان هەمووی ڕائەکاخی ژێنێ. کۆمەڵێک پرۆژە هەیە بەڕاستی نابێت لە ناو شارەکانە بن. یەکێک لەو پرۆژانە هەر بە کورتی بڵێم قەسابخانەیە. قەسابخانە بێت لە شوێنێکا بێ هەم شوێنێکی کراوە بێتوە تەسیری لەسەر دانیشتوانی ناوچەکە نەبێت لە ڕووی بۆنەوە لە ڕووی سەربڕینی ئاژەڵەکانەوە ئەمانە هەموو تاسیری سلبی هەیە لەسەر دانیشتوانی ئەو ناوچەیە. ئەم قەسابخانەیە دیارە خانوانەی چواردەوری بێزار بوون بەدەستیەوە بەدەست بۆنیەوە بەدەست ئەوەی کە ئاژەڵەکان زۆر جار شێوازی سەربڕینەکانیان شێوازێکی تەندروست نییە یان توانم بڵێم زۆر جار ئاژەڵەکان لە کۆنتترۆل ئینسانەکان دەرەچن هۆکاری تر بەکارێنن بۆ وەکو تەقەکردن و ڕاودونانمانە ئەو کۆڵانەکانەوە. بۆیە ئەم شوێنە بە هیچ شێوەیەک گونجاو نییە بۆ قەسابخانە. تا هیچ مەرجێکی تەندروستی تێدا نیە کوشتارگای هەڵەبجە، چونکە کوشتارگایەکی زۆر بچووکە کەوتوتە ناوەڕاستی شاری هەڵەبجەوە. پێشتر ئەو کاتی کە دروست کراوە لە قەراخی شاروە، بەس ئێستا لە ناوەڕاستی شاری هەڵەبجایە و مەرجە تەندروستیەکانی تێدا بەدی ناکرێت. ژووری بەڕادمان نییە، ژووری مختەبەرمان نییە، کەم و کوڕ و کێشەی زۆرە کوشتارگا بۆ ئەم کاتە. سەرەتا بە زیندوێتی پریمۆرتەمیان بۆ ئەەکەین دوایش پۆستمۆرتەم کە سەر بەڕان فەحسیان دەکرێت. لە ڕووی پشکنینی پزیشکیەوە هیچ کێشەیەکمان نیە، بەس لە ڕووی بیناکەەوە بیناکە زۆر کەم و کوڕی هەیە. ئێمە شەوانە بە چەند تیمێکی پزیشک لەوەیە پشکنینیان بۆ ئەکات و دوایەوە بە بەڕاد دەگوێزرێتەوە بۆ دوکانەکە. چەند جارێک کتاب کراوە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ قایمقامێت بۆ شارەوانی کەوا کوشتارگاکە بۆ ئەم کاتە و بۆ ئەم سەردەمە هیچ مەرجێکی تێدا نییە و زۆریش قەبارەکەی بچووکە و کەوتوتە ناو گەڕێکی شاری هەڵەبجەوە بۆن و بەرامەی بۆ دراوسەکان ئەڕوات و ئەمەش لە ڕووی پزیشکیەوە زۆر کێشە دروست ئەکات بۆ هاوڵاتیان. بەدڵنیا و زیانی هەیە، چونکە ئێمە ئەگەر کوشتارگاکە لە قەراخی شار بێت هیچ بۆن و بەرامە ناچێ بەسەر کەسە. دوای ئەوە بە شێوەیەک ریسایکلی بۆ ئەەکەی بۆ ئەو خوێن و ئاو هەم ئەتوانی بە شێوەیەکی تریش سوودی لێ ببینی. بەس ئێستا ئێمە هیچ ئەڕواتە ناو مەجاری و ڕێڕەوی مەجاری هەیە، بەڵام ئەوی کەی ناو پیسایەکەی تریشی بڵێن ئەو بەشانی کە بەکار نایە و بەشانی کە فڕێ ئەدرێت بە عارەبانە و ئەگوازرێتەوە. لە حاڵەتێکە ئەگەر وڵاخێک شێت بێ مەسەلەن کۆنتترۆل نەکرێت بۆ سەربڕین، وەکو پێم وتی کوشتارگاکە هیچ مەرجێکی تەندروستیتیانە. ئەگەر بێت و کوشتارگایەکی نمونەیی بێت ئەبێت دەمانچەی هەبێت ئەبێت یعنی بە شێوەیەکی تر کۆنتترۆل کرێت. ئەمانیش هیچ وەسیلەیەکی تر نییە. هەر ئێمە ناڕازین، ئێمە پێمان وتون نابێت تەقە بکرێت لە وڵاق ئەبێ بە شێوەیەکی تر کۆنتترۆل بکرێت. ئەوانیش لە ناچاریە پەنا بۆ ئەوە ئەبن. ئێمە لەبەرەوەی زەوێکی تاپۆمان نەبوو، زەوێکمان نەبوو لە شوێنێکی گونجاوە بێت و سوورت قەیدی بە ناوی شارەوانی بێت و دابینیکەین بۆ کەسێک بک بە قەسابخانە. بۆیە لە ڕێگەی وەزارەتی بەڕێوەبەراتی کشتتوکاڵی هەڵەبجەوە ئەو زەوێ دەستنیشان کراوە و ئەبێ مامەڵە یاسایەکانی تەواو بکەن، نووسراویان بۆ کردو بۆ چەند شوێنێکی لایەنی پەیوەندیدارەیە ئەبێ ڕەزامەندی ئەو شوێنانە بێنێتەوە.